هاوڕێیان ئەو کاتتان باش چوونن سڵاو ڕێز هاوڕێیان چوونن بەخێر بێن هاوڕێیان ئێستا قسەشکە دەست بە هەندێک قسە و باز دەکەن لەسەر ئەو ڕۆژەی دنیای ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە هاوڕێیان سڵاو ڕێز دنیای ڕێز و خۆشەویستی هاوڕێیان سڵاو ڕێز سڵاو ڕێز هاوڕێیان چوونن بەو ڕۆژە خۆشەی ئەوروپا دەڵێن لە کوردستان زۆر گەرمە لای ئێمە گەرم نییەوە هاوڕێیان بەداخ ببورن برێم گەرمە بەس زەوەش خۆشە مە حەزمان لەو جۆوە گەرمیوە پێشتر لە سوید خەڵک بەڵێ شاو دەڕۆی لە بۆ وڵاتە گەرمەکان ئێستا خۆشبەختانە سویدیش خۆش بە چۆنن ئاوڕێیان ڕەوشی نێویەکێتی ڕەوشێکە هەمومانی مەشغوڵ کردیە پانتایی زۆربەی میدیای کوردی داگیر کردیەوە خەبەرێکی گرنگە چکوت هەندێک ڕوودا هەیە تەئسیر لەسەر کۆی ڕەوشی کوردستان دەکا بۆی هەندێک قسە و باسی لەسەر دەکەین بەس بەر لەوە هاوڕێیان بە هەندێک شت بڵێم یەک هاوڕێیان هەندێک شتم دیت بەڕاستی ئاڵا تاالەبانی ڤیددیۆکی بڵاو کردوەوە ئەنم بۆ خۆم زۆر پێ بێتاقەت بووم یعنی بە تەما بوو شتێکی سەبرس برادرە گوتی ڕاوەستە قسە لەگە دەکەم بڕوا ئەو نمونەیەم تەنیا لەسەر یەک شتی ینی تەکنەلۆجیە گەیشتە چ حاڵەتێکی خەتەر کەسێک بە ناوی ئەنوەر ئەلحەمدانی وەزەم ئەنوەر ئەلحەمدانیە دۆبلاجی گوتەی ئەو ژنەی ئاڵا تاالەبانی کردیتە ناو گوتەیەکی پەرلەمان کوی هینایەوە بە جوانی کوی هینایە شعرەکە شعرێکی زۆر قێزەوەن وەزەمی سوعاد سەبائی ئەوەیە کوێتەکەیە لەسەر حەرەکە و جوڵەی ڕەبتی کردیە تاان بە فەیسبووکێ جاوی پێویست دوی دەنێرم ڕەبتیان کرد تۆ لێرە وەر لێ دێ لەمە دو هەر شتێک بڵاو تۆ نەوێری بەڕاستی دەوی بە ترسەوە تەمەشای بکەی تەقەدمێتی تەکنەلۆژیاوای کردیە هەزاران جوڵە و فرتفێر بکرێ یعنی قەزم لەوەیە ئەم بۆ خۆم زۆر پێی تێک چوم چکۆندە شتێ ئەگەر ئینسان بگاتەوەی برێ ئەنە العەرەبیون نازانم لەیلەت العرسی قادسیە و شتە قۆڕانە زۆر بێزەڵەتە ئەویش کابراایەک عەرەبە ئاڵا تاالەبانی خۆش دەیوای لێ کردی و پارتی و جەماعەتەکە شوابەکەی بخوان تەوزیعەکەن بەهەرحاڵ هاوڕێیان قسە و باز بەر لەوەی بچینە سەر وەزعی یەکێتی وەڵی بازە چەکداری یەکێتی هێزی چەکداری پارتی یەکێتی ئیلاهی ئەوە چ لەو میلەتەی دەکەن چ لەو میلەتەی دەکەن کورە چ قەشمەری خانە و میلیشایەکە هاوڕێیان ئێستا بۆتان دەژێڕمەوە دەڵێم هەر یەکە چ هێزەکی چەکداری هەیە و هەر یەکە دەوڵەتەکە و هەریەکە و سەدان چەکداری هەیە هە لەبەر هەندێش هاوڕێیان خۆ ئێستاکە وەڵی ئەو ئەزمونەی هەرێم ئێستا لە ناو بچی کەسمان خەممان نییە بە پێچەوانەوە خەڵکەشی زۆر دڵخۆشە ئەو ئەزمونەی وەرە کورد 80 ساڵ ئەو هەموو قوربانی و تێکۆشانە ئێستا لە ناو بچی کەس دری پێتون نییە هیچ سە لەبەرەندە ببینێن ئێستا وەرە باسی ڕەقی بکە باسی حیزبەتی بکە باسی ڕێخستن بکە باسی کورد و کوردستان بکە خەڵک لێت دوور دەکەویتەوە ئێوەخت خۆیوانە قودسەتی خۆی هەبوو هاوڕێیان لە 1992 ئەما لەسەر ئەلەمێکی کوردستان لەسەر ئایا چەپ کوردستانیان عراقی هەزار شەڕمان دەگرت
ئێستا باوینمە ئەسە ناوێری ئەو قستانە بڵێ مەسەلەی کورد کێشەی کورد ئەو هاان ڕسوا کرد ئەو دوو حزبە ئەو دوو حزب و بە گۆڕانیشەوە گۆڕان ئۆپۆزیسیۆنی ڕسوک و سەلیم کرد پارتی وێچێتیش کوردایەتی و ئەوە بیان ئێستا سبەی ئەو ئەزمونە تێک بچی وەڵی کەس خەمینە کاس خەمینە لەبەرە بەس شکست و ئابڕوچوون و ئەوە بوو هاوڕێیان بەر لە ویسمە سەوەزعی ناوێچێتی دەمەوێت ئەوەتان پێ بڵێم یعنی ببینن چ فەوزایەکە من لە خلالی ئەو زانیاریانێ بەدەستمان دەکەێت ئەن زۆر کە زێر ئەو زانیارێک کاکە ئەمە کە جوڵە دەکەی کە لایف دەکەی کە چالاچی دەکەی کە قسەک دیار دەبی ئیتر دار و بەرد زانیاری دەداتێت لە هەموو لایەکەوە لە گەندەڵی لە ئینفۆرماسیۆنی پارتی لە ئینفۆرماسیۆنی یەکێتی خەڵک دەداتێ وەکو لەو ڕوانگانەشە ئێمە ئیسفادە لێ دەکەین ئەوە نییە بڵێن وەڵی لایەکە دەداتێ لە بەرەندێ ئەو ڕۆژە هەندە زانیاری سەرچێتی هەیە دوێنێ لەسەر پارتی بوو ئەو ڕۆژە زدی یەکێتی بووە ئیتر ئەو هاالەیە هاڕیانگۆ بەس کە ناوەکان دەخینمەوە ببینن چ کارە ساتەک هەیە لە ناو یەکێتی و پارتی بە تایبەتی یەکێتی فەوزاترە هەر یەکە چ هێزێکی میلیشای هەیە هاوڕیان دەبی بزانن هەموو لیوایەک 2000 چەکدارە 2000 چەکدار هەموو فەوجێک 500 کەسە چەند پیادەی یەکێتی هەر هەمیان فەوجیان هەیە نەکەرە هەمیان سەیری کرد عەدنانی ئەمەمینە فەوجێکی هەیە ینی 500 چەکدار ئاسۆ ئەڵمانی فەوجی هەیە مستەفا چاوڕەش فەوجی هەیە عاکم قادر فەوجی هەیە عومەر فەتا نووستوو ئەو ئەوالەیە ئەو دەنویتن بە ئەم سەعەت ساوی نیوەی زەقە و نیوەی بەخەبەرە نیوەی نووسیا فەوجی هەیە فواد مەعسوومی لە ئەمن عیلاقەم نییە فەوجێکی هەیە یعنی ئەتوو جەماعەتی گۆڕان کە دوورکەتینەوەکو عومەری سید عەلی و مستەفا سید قادرە و عوسمانی عاجی مەحموود بوو قادری عاجی عەلی کۆچ کردو بوو نازانم ئەو چەندی هەبوو بەڵام هەموو ئەو گۆڕانانە گوتیان کە دوورکەتینەوە ئانیش دوو فۆزوەتە 1000 چەکداریان لەگەڵ بووە ناو نووس کرا لیوا بەرهەم ساڵە دوو لیوای هەیە یەک لە کوردستان یەک لە عێراقا کۆسرەت ڕەسوول دوو لیوای هەیە شێخ جەعفەر لیوایەکی هەیە ماڵی مام غەفووری هەولێرە یەک لیوایە خزم کە سوکاری خۆیان ئەوڵابۆر یەک لیوای هەیە ببورن یەک لیوای خۆی هەیە سعدی پیرە 300 چەکداری هەیە 300 پاسەوان و چەکدار ئەرسەلان بایز 280 هەرێمی کەمال ئاغا هاوڕێیان 120 ڕێباز بێرکۆتی 48 پاسەوان و چەکدار دەکە ئەو چیە ناوەکەیم بورهانی سەعید سۆفی 70 مەلا بەختیار 40 ڕەفعەت عەبدوڵڵا ڕەفعەت عەبدوڵڵا 80 چەکدار ڕزگار عەلی 40 مەحموود سەنگاوی دوو فەوج بەڕاستە لە بیرم چووە تا ئەنە دووەرە بیرکەوە هەموو ئامر لیوایەک 20 چەکداری برتەوە مارێ هەموو ئەمیدێک 12 چەکداری برتەوە مارێ هەموو سەرکردایەتێک چیەچێتی کۆن 40 چەکداری هەیە تۆ یعنی بەپێی تەقدیرا لە 150,000 چەکدار 75,000 بەس حیمای ئەو مەسئولانە دەکەن ئەو نمونەم لە بۆ یەک شتە بێ مەسەلەی پارتی با بێ مەسەلەی پارتیش پارتی زێرەڤانی کە سەر بە وەزارەتی ناوەخۆ بوو 55,000 چەکداری هەیە لەژێر ڕێبەراتی نێچیری بوو لەبەر ئەوەی ئەو کابرایە سەر بە نێچیر بوو ماوەیەک وازە مێساس عەزیز وێسی ڕەوانی برای نێچیری 30,000 چەکدار هێزی گوڵان 5,000 چەکدار سەر بە مەسرور بارزانی بوو لەشکری تایبەت 2,000 چەکداری پارتی هێزی بارزانی هێزی سوپای بارزان سەر بە مەسعودی بوو بەهزادی برازای سەرپەرشتی دەکرد برازایت یان کوڕ خوشتی ئەوش چەند هەزارێکە وەزام چەند هەزارەکە فازڵ میرانی فەوجی هەیە ڕۆژ نووری شاوێز فەوجی هەیە ئەوی کۆچ بەر مرد تۆ ئەو هەموو چەکدارە هاوڕێیان ئەو هەموو چەکدارە هەر یەکە و هێزێکی خۆیە هەلە بە هەندێک وا دەکە لە سلێمانێتە شەڕ چه ئەو جەماعەتی دیتان شێخ زەعفەری بوو چ ئەو جەماعەتی کۆسرەتی بوو کەس یعنی حکوومەت نییە تۆ ئەو هەموو ئەوەی هەر یەکێ بەی خۆی دادەنێ هەموو پارەش لە قوتی خەڵکە لە قوتی خەڵک دەڕوا و نیوانیش دەوام ناکەن هەموویان نیوانی دەوام ناکەن لە خۆیان دەبن بەس بزانن چ قەشمەری خانەکە هاوڕێیان
يعني تقريبا دكس بس فوزي هي الناويشتي كاكا فوز بوا أتفاد مع فوز اللوتسيا عمر فتح فوز اللوتسيا يعني بزدي ما يعني أو دليل محمود السنجاوي عدنا حمامينا نازانم سربا زينة بس أوانا له كل زور كارسات أتورا أو مهزة سكدارة هريك يكتشيا كارساتك اللي يعني إي بارتي هموی مالی بارزانیه تقریبا مسیطرن همو جوقوتی خلق دروا و سطح هشتاشان بندیوارن بوزانیالیت برحال بپیق او تقدیرات لسط 50,000 چکداری چتی 75,000 مسئوله گانه احتیاجو بدبی چی لیدر بچی آوریان چی لیدر بچی چکار ساتکا اتكار ساتك بس مو بزان يعني اخر ولات كبر يودسي كنترول كودكري او تسولاتك قشمني كاك والله بعسي شو عنف وفوز جاشاتي شروابو يعني همو عشرة كان فوز شان درايا هاي شو هندك بون هبو زور بو هبو كم فوز جاشاتي نوي بيتو هاوريان بين سر وزعناو يشتي از ایناوی جدی زور هشتا خراپا روشکان هیچ ویگ نیه جاری لطفا سر بکره و پی او زانیارانه من او رگای کدان درگ و اندامی سرکردایتی کان که 124 اندامی سرکردایتیه اوانه دتوان حسم بکن بلام حسمی او چون دکری آوریان به 101 کس تأييد يك بروجا بكا مثلا لو هم كردنوي او 101 كاس 124 كاس ان لاهور اوندي خلشي هي نبهافيل اوندي هي تا انا مدينه خبركم الله كتو تحداكم قلنا راسبي او فايزتشي شاناز ابراهيم احمد اوران هالبوزاني تن شاناز كوملك فايزي هي نامي ركلام لو فايزه كان كم بزيك شناي سليماني ميديا و شاناز بناوی پری برزنزی دنوسی پری برزنزی ماشاءالله لو پریی تو شاناز تو صفاتی پری تده هیا پری جنشی آجاو جر تا ان همو او شاناز دوری بالای لیه حتی در وقت خوش طالبانی زور رقیلی ده بو معنی طالبانی باشه سکولا سردمی طالبانی مسئولی لندن بو مسئولی گورترین او بو کرکی طالبانی مسئولی امریکا بو پاول ماویگ مسئولی دیگر تیرور بو هیرو بو چکوان نکنه والا طالبانی بروای بخزمو خزماتینه کرا بابل سردمی وی پاول و لاهورو شانازو شانازو هیرو همه پلوپوستیان هبو لیلیوس اقلاک پیدا بوا او سفیر بود لسفیر بود لقنصليه وشتغان ایشی دکرد از او شاناز ابراهیم احمدی لسلیمانی میدیا بنای پری برزنزی دنسی پری برزنزی برحال هاوران وكوتم هيتيان 101 اندامي سركداتيان بيقنع ناكري وفي اوزانيان من ماليكو ستو بافيلي يعني زور خرابة لنا سركداتي مكتب سياسي بينز ببينزن او بزانم او جاي سيري شاوران بشرف يعني تواز لو بينا لاهور هرشتكا بس تخوا يعني عيبني انسان بدو بافيلي بكوي وتشيش يشيك لو انا يعني براسي ام شوق قرتمي كاسك بخوي ناوي رفعت عبد الله او لكادير كورنا كاني كوم لبو كل والله عيب رفعت اتكادير شكوني كوم الله اسا بياوي بافيل الشتي يعني بابا السندان اتو بخد محايد بوكو استنبازا كان بشكل قيادة شتي محايدا بس بافيلي هندي اذا بياوي هاد بتزدي يعني عيب لو انساني شرمه بافيلي هندي اتو بياوي آخر ادو انسان دبدا بياوي يكجي يعني ام بوخم او زلانم خوش داري وكو قاعدة شكرده وحركة شكرده ولا زندانة بس قد الى الابد نابن ببياوي تقديسي ناقم نابن ببياوي هيت كسك اكري خوشم بوي بس ناكري بمعوي بس والله عيبا انقو بياوي بافيل لو هم زلامة هوا بياوي بافيلي بيش او شيتو شارع يعني شرم لخوتامك
شەرم یعنی ئەوە مەساڵە نییە تۆ هەر تۆڵەیە کتەبی هەر چێشەیە کتەبی لەگەڵ لاهور محاید بە کاکە محاید بە دژی لاهور بە بەڵام بە تەریقەی خۆت بەس بچی تەیری ئەو پاڤێرە شێتە بکەی کە مەلا مستەفا 6 ساڵ لەمەوبەر وەکو پاڤێری نەکرد هەستی بری ئەم سەرۆکم سبەینە چەستان گوۆی سەرۆکم سەرۆک هەر بەکەیف خۆی ئەوە ئیشی حکومەتەوە ئێستا دەیکا هەموو شتێک دەگۆڕی هەندە شت حزبیە قەیدی ناکات هێشتان ڕێ تێدەچی ئێ بەس کورە وەڵا عیبە ئەتوو ببیە پیاوی پاڤێری ئەو ئاسۆ ئەڵمانی شاناز هەردوو کوڕەکەی کۆسرەتی ئەو پێنجەی لەگەڵدایە لە مەکتەبی سیاسی وازەم لاهوریش 5-6 لەگەدا مەکتەب سیاسی قادر عەزیز و دوو ڕزگار عەلی و ڕزگار حەمەم نازانم چییە و یعنی ئەویش 5 مەکتەب سیاسی لەگەدایە بەس لەسەر کردایەتی ئەوڕیان ئەو زانیاریی ئەمنن وەکو شەشی ڕۆژنامەگەری باز دەکەم ینی عاقم لەوە نییە چکو من ئێستاش ئاوڕیان دووبارەی دەکەمەوە لاهور شێخ زەنجی نامێ هەموو لە لایڤەکەەوە بکەم لە ڕووی گەندەڵی و لاهور و براکانی بەشەکن لە ڕەمزی ئەو فەسادەی کە لە کوردستان بەڵام هەموو نینەوەی کە منداڵی تاالبانی دەیانوێ بە خەڵک بڵێن وەڵی هەموو تاڵانیەکان هەموو چەتەگەریەکان لە کوڕەکانی شێخ زەنجی بۆ وڵای درۆی دەکەن ئەوان لە چاو ماڵی تاالبانی و کچەکانی برای مەحمەدی تا 15 بەبەردەکەوی لە حسەی دزی و تاڵانی و چەتەگەری ئەویت کە هەموو ماڵی تاالبانی و مەکتەب سیاسیەکان و کۆسرەتە و شێخ زەعفەر و ئەوەیە بەس ئەوان نێسە دەیانەوێ بڵێن کێشەکە تاڵانی دزی گەندەڵی چەتەگەری هەموو شێخ لاهور و برایەکەی بوو وەڵای جوانیە لاهور بەشەکە لە دزی تاڵانی ڕێشێک لە ڕەمزەکانە بەس هەموو ڕەمزەکە نییەوی ئەنگۆ دەتانوێ وێنەی بکەنە بۆ خەڵک و ئەنگۆ لە سەهندێ لاتان نەدایە لاهور شێخ زەنجی دزە یان برایەکانی ئیشی قۆڕیان کردیە تاڵای زەریمەیان کردێت ئەنگۆ لە شەرتانە سوڵتەیە شەرتانە سەوێ موعامەرەیەکی پارتی تورکیایە یعنی ئەو شەڕەتان هیچ لەسەر ئەوە نییە دوای شەرم نەخۆتان بکەن یعنی دووبارەی دەکەنەوە وەڵا کوڕی تاالبانی چاکسازی ئەوەیە یەکەم کەس لە خۆتەوە دەست پێ بکەیت لە دەباشان دەست پێ بکەن ئەگە درۆ ناکەن وانیان لە قەڵاتچۆلان دەست پێ بکەن لە ملک و ماڵی کچەکانی برای مەحمەدی وەربگرەوە لە زاوایەکان مێردی پورەکان دۆگرەوە پاڤێل لە ماڵی کۆسرەتی وەرگرەوە لە شێخ زەعفەری وەرگرەوە ئەخر وەڵی هاوڕێیان هەر ئەوڕۆ برادەرە شتێکی زۆر خۆشی گوتم ئەو شێخ زەعفەرە ئەتوو بزان چۆن یاری بە مقەدەراتی خەڵک دەکرێت چۆن قەشمەری شێخ زەعفەر زاوایە چیە ناوی کاروانە کاروان زاوایەتی زاوایە هەر ئەوە 5 قەتەعەتی دایتە شەریکێکی خۆی کە ناوی کە ئاسۆ سەعیدە 5 قەتەعەت دایتە برادەریتی و شەریکی باشەوە بەس زاوای شێخ زەعفەریە 5 دایت بە شەریکەکەی خۆی 5 پارچە عەرد گوت بلۆ خۆت ئەوش لەسەر برا خوشکانی خۆی تەوزێ کردی چ قەشمەری خانەکە چ قەشمەری خانەکە بۆ میلەتە فەقیرەی دەکرێت بۆیە مەسەن ئەو دزی و تاڵانی و ڕێگری هەیە هەبووە هەموو قیادەیەکێتی بەشدارە هەموو مەکتەب سیاسەکانیەکێتی بە پلەی جیاواز بەشدارە مەسەن ئینسان ناتوانێت بێ عەدنان موفتیەوەکی شێخ زەعفەری دزە ئەوە بە وجدانێکی زۆر گەورەیە ئێ بەس کاکە یعنی ئەوە منداڵی تاالبانی دێن وڵات چاکسازی دەکەن کورە بڕۆفشەکەرینە ئەنگۆ پیاوی چاکسازین چاکسازی بکرێ یەکەم کەس دەبێن گۆ بدرێنە دادگا بەجددی ماخل لە لەو لەندەنەم بووچستان هەبوو ئێستا هەم بوونە خاوەنی 100 ملیۆن دۆلار شاناز چی هەبوو یعنی بەجددی مانگۆ شەرم لە خۆتان ناکەن ئەوە هەوڕیان شتێکی منوزیش پارتی لە دوای سوێکی ئاب باش خەڵکی بریندار کرد هاتەوە گوتی وەڵا سوێکی ئاب هاتبوو هەولێری ئاوەدان دەکات هەست خیانەتی سوێکی ئاب لەبیر خەڵکی هەولێری و کوردستان باتەوە بەڵام کاکە دەبیر ناستەوە مەسرور بارزانی ها سەر حکوم مەڵاوەدی برا گەورە چاکسازی دەکا و نێچیرەم و دز بۆ بیرتانە ئێ بەس دزیەکانی چرێ کرد ڕاستە ئێستا دزی لەم نێچیرەکان پیاوی نێچیری وەردەگری بەس دەبات لە خۆی و برایەکانی یعنی ئەوە نییە بگەڕێنتەوە لە بۆ حکومان ماڵی پاڤێل و قوباد و پلکەکانی پورەکانی ئێکاکە ئەوەی لەسەر لاهوری دەڵێن من دڵنیام 180 ڕاستە ئێ بەس وەڵی بە خۆتان دەهنچی لاهوری دزی دەکەن دەهنچی لاهوری شەڕیشتان لەسەر دزی و گەندەڵی نار عیب بکەن عیب
يعني أنقول بياي هندينين بس لا دو كان والله يدزي كان هاوران شتشكي خوشة تلا بير من نفسه كم سكفير بيمش لبير السم أو عادي دجا تيرور واي أو ساق سازي دكا تصور كان أوها بحلب زيها كيسك بافيل دري ساق سازي نام دجا تيرور دكا لو ما نجي بينت 53 كيلو تلياتشي ليجي 53 كيلو كنت سرچی دوست گاید جوتیرو داره ساق سازیش دکه 53 کیلو چهش بوده که سیرور نباشی نازم تقیان الکتریکی دیا او بس ای هوار داره من هوا ساق سازی دکم سرو که هوا حالا بزیه برو برسن لمانجی پنزی او سال 53 کیلو لدو کس جیره ترافیان سو حالا بزیه کردیه ای اوی لبو من کرد سروشی جوتیرور يعني الصلع من كردي لقر رسمك يا بلاو بيتوا أو يعني لما نيوان أو بافيل وهابو أو طبعا أو بياي لاهوري أو تلياك فروشة بيشتر وهاب هلبزي لي هالقرايد أو عفو كردي بس قصدم لوي يعني أتورى السير كتسكارة ساتك دين بحمو عقل خوان بقى خلق والله ها أو دكان هاوريان رولي أوا بويا بموصر أوا لأستا كذا مالي كوسرتي تسار كسيان زياتر تسار مكتب سياسي أسر كدهاتيان هي وز مالي كوسرتي لأولي زور خرابوا رصيدي جماوريان كما حتى لنا انتخاباتي بودو أي كونغري لبنزا أندام أو كذا بتسي ديان درتشوا تسل جماعتي مودمي بافيلو لاهور بيكو بنا أو بربابا يكبونا برباب مالي آل طالباني جورا شيخ زنجيو أو بنا يعني كوسرة داز إذا بويا تصار كسي هي رياض فايق أو داراك هي وزيرة كبارتي هاردرين يتردو كراكي كوسرتي هارو تصار بينزكيان هي أوانو سولغر بافيلي بونا بتابدي درباس كوري كوسرتي درين دوري زور خراب ولو كودة تاي يشك لا أو كان رفعت عبد الله عصو ألماني أو أنا بجيجش صار سختي بافيلين لهم أو اشتق هاريان شاشونية يعني خوزية بافيل لكونغرا لو خوي سركوتو بافيل لكونغرا أو جم كونغرا شرعي بس أتوبي بشوروش بي انقلاب بكي لسركو دتا بالبشتي بارتي ترشيا إيه والله عيبة أو يعني ناوي حزباتي نا بيروينا وخويا أو نا يعني أو تشيش حزبينية أو مؤامرية أتناتواني وكسر سربخو وكسك مثلا سوي شتي بارتي رويدا شر يعني كسندق سينكت بس كاتك بوسي يشي أب همو ما متعاطف ونجري شتي لبرأي بعد ساعتنا ومسلكة بعد ساعتنا ومسلكة إيه أو يوزاري بافيل كدي للسيش أب خراب ترى بالرابكة هل ساق ترشا وبارتي هنا يتناقض دفري سليماني إذا بوما سليماني لهند الروباش خراب نبو ديان برادر مانيل سليماني لي بالدايتو لا ولي أوارو در بدر دبو هنا هذا شيء ديمقراطية هو بلام لروي دزي قندالي همو كاتبلين يشتي بارتي تفرقيني هر دولا دزن لاهور وبافيل وكوسات ومالي بارزاني هر يكو لها شي دارمية برية لو خوي داير أو دكا كأسناد واني نقول بس لروي اجتماعي لا والله لاهور بوجدان بلين خيانتي نتوي نكرد وشيوان بتايبتي لشري باكاكي بيارمتي روج أوايدي ألو شتانا بويش بلو بي لاهور دبي باش بزاني هندي صفاتي خوي وبراغاني هي ترك بكا يعني من أوريان بانمونيك لسر لاهور بين موا رنگ بیستای شتیکان و دژگانیش استفاده لیبکن یعنی تو لاهور هندی چی لگر رباز گردیه چی جوات ما بخوی گوتیم من ایش جوادیم دکر تلفن دکاو والله عند لقطه سکسی نهاد بارزانی لو بنیره ای با یعنی لو کسر شکل لاهوری اگر خوی پی منظر به قیاده حزبش بی اشتانه بکه یعنی برای خوی بردیه لسر اویدانه لسر دژتی روردانه براگان خود توزیع کردی وشیم هموان که هیاتولیرد پیامگه دنیا بلام لاهور دبیرو بتدرس اوی است خلق لپشتی لبر حال استکانتی لبو مسئله اجتماعی لبوی ملانی پارتی دکه خلق بوی آوریان دلن تا استاج رسلیمانی اوانی لنزیکن خلق چی زور دستم مالی لگر اوی کلکوبالشان کردیا
بەڵام کەس ناستەکەی پاڤێ لە شوێتی بڕواکە دەرمانەکەوی چۆلە لۆ لەبەر هەڵوێستە خەڵکی ما بڕوا بکەن زۆر لە ئۆشتانە بە هەڵوێستە یعنی خەڵگەی زۆر هێچێتیش نییە بەس پێی خۆش نییە ئەوڕۆ لاهور تێک بشێت نەک لەبەرەوەی لەبەر لە دژی تورکیا لە دژی پارتی کاکە ئەو دووبەرەیە زۆر قێزەوەن لە ناو کۆمەلگای کوردی لە ئەوە یعنی تورکیا ئەوڕۆ خەڵک لای گەورەترین داگیرکەرە پارتی هێز ئیستبدادی ڕقەمیەکی کوردستانە ئەوجە لاهور دەبی لۆی بتە دەرس و ئەزمونێکی گەورە هاوڕێیان بێمەوە سەر ئەو مۆزوعەی 101 ئەندامی سەرکردایەتی ئەگەر ئۆکەی نەکە مستحیلە بتواندرێت هیچ گۆڕانکاریەکی پێڕەوی ناوخۆ بکرێت ئەوەش نەر بە لاهوری دەکرێت نە بە پاڤێلی پاڤێل هەمووی 30 کەسەکی لەگەردای ئەوی دەڵێن چەند ماڵی کۆسەتی لەگەردا بوو کە دەڵێن ئەوانی ژوا دوورکەتینەوە لێی لەبەرەوە ئێستا لە ناوان خۆشیان بوویتە کێشە قەدیمەکان ماڵی کۆسەتی لەبەرەوەی پاڤێل دەبێت حسەیوانیش بدە قەدیمەکان حسەیوانیش بدە هەر ئەوە نییە دیسان لاهوری لادە ئیدکەوە دابنێ ئەڵێن نازان من ئەوەکو خەبەرش ڕۆژە لاهور 65 بۆ 70 قیادەی لەگەردایە 30 کەسە شەن 25 کەسە شەن محایدن لە ناو یەکێتی تێکەڵ بە هیچیان نابن نەبەولا نەبەولا وەکو کەسەکی نێوانگیر لە نێوان هەردوو لایەن بەس بۆیە نە لاهور پێی دەکرێت گۆڕانکاری لە پەیڕەو پرۆگرام بکە نە پاڤێلیش پێی دەکرێت پاڤێل هەر کەسی لەگەر نییە هەرچەند کەرکوچەکی لەگەردایە 15 کەسەکی لەگەردایە لە سەرکردایەتی و مەکتەب سیاسی ئەوەکە معەلەق دەمینێتەوە هاوڕێیان بێمە سەر ئەوە وەگوتم قیادەکانی کۆن لەوانە مەلا بەختیار و شێخ جەعفەر دەوری زۆر خراپ دەرێن دەجێڕن لە ئاژاوە دروستکردن و کێشە زۆربەی قیادەکانی تر ئێستاکە مەسەڵێکیش عەدنان موفتی کابرایەکە ڕێز دەخۆی دەگریت ڕێز دەخۆی ئەوانە مەزموعەکیان دانیشتینە یان ڕێز دەخۆیان دەگرن بەس بەرهەم ساڵح مایە بینە سەری هاوڕێیان ئەو بەرهەمە زۆر قەحپەی سیاسی ئەم لە مێژایە یعنی زۆر کەس بەم دەڵێت توندی بەس وەڵڵی ئەو بەرهەمە دەورێکی زۆر خراپ دەبینی لە هەموو شوێنێک خەبیث زمانلووس بێشەخسیەت فتنەتیشە ها تاوانە ئەو ئاگر مانگێک لەمەوبەر بەرهەمێک لەوانە بۆ داڕەژەری و فکرە بۆ پێی ئەو زانیارانێ من بڕۆم بشپرسن 6 هەتا 10 پاڤێلی دەعوەتی ئیسلام ئەوروپا ئەوەی کردیە بەغدای کردیە دیداری لەگەر عەبادی لۆ کردیە مالیشی لۆ کردیە کازمی لۆ کردیە بەخۆی لەگەڵی کردیە لەگە ئومە متەحیدە وەکو نوێنەری یەکێتی لۆی کردیە لە دژی لاهوری ئیبرازی کردیە بۆیە پاڤێل لە شەرقیە لێ دوایین داوێتی بەرهەم ساڵح نوێنەری ئێمەیە لۆ سەرۆکۆماری ئایندا لۆ سەرۆکۆماری ئایندا تاوان چکو پێشتر هەموودا لاهور دەچی من قەزم لەو نوقتەیەش لە دەوری بەرهەمیە لە دەوری بەرهەمی خراپە کە دەبینیت چ دەورەکی دیتیە ئیتر کە دەبتە و کێشە پاڤێل لە شەرقیە دەڵێ لە شەرقیە دەڵێ بەرهەم نوێنەری لە کاتمە ئینتخابات بووە و نە هیچ نە کەس دەزانێت دەدرێتە کورد و نە کەسی دەزانین لە کوردیش دەدرێتەوە یەکێتی ئەوزاری نێچیروان بارزانی لەوێن دەرنانێرن ماڵی مەسعودی بەتەمان نێچیر بنێرنە بەغدایە بەزیانی قەزم لەسەر دەوری دێ ئەوزا زایدەن کە بووە کێشەش بەرهەم هاتبووە ئیتر دەڵێن من هاوڕێیان هەندە شتی ڕۆژنامەگەریەوە دەڵێن ئەو کوڕە دەربازی کوڕی کۆسەتی شتەکەم بەرهەمی پێی گوتی وتی ئەمە لەگە ماڵی مام جەلالیمە ئیتر بۆیە تەلەفۆنی لەگە لاهور کردی گویا ئاسڵ بکەن گویا لاهور دەڵێن نەچووە لەگەری بەرهەمی توندا ئێستا لەبەر ئەوی بەو دوای لێ دەرکەتیا بەشێک لە پیلانەکان بەرهەمە زەو وەکووە بەڵام بەشەکی زۆری لە ئێستا قیادە کۆنەکان دوورکەتینەوە لە پاڤێلی ماڵی کۆسەتی ژۆکو جاران نمانێ لەبەر ئەوی پاڤێل منەتی کەس نازان کاکە و کابرا پیاوی هەندێک نییە شتێکی بدرێتە دەست بەجددی گوناحە ئەوە قیادەی عائیلەکی بدرێتە دەست نەک قیادەی حیزبێک و خەمی ئێمە هاوڕێیان مەسەڵەن ئێستا خەممان بەرهەم ئەوە دکتۆری یوسف نەبوو یان گۆڕانبی کە 2015 پارتی کۆدەتای کرد و دەری کردە دەرێ سیفەتەکە قێزەوەنا سیفەتەکە قێزەوەنا
یعنی ئەوەی پاڤێل کردی شەوە کاسا گوتی ئەم سەرۆکم مەلا مستەفا 6 ساڵ لەمەوبەر نەیکردیە کاکە تا ئێستا مەسعود بارزانی 2000 خۆی هەر بژات هەر 2000 درۆیەکی دەدیتەوە پەرلەمان دەنجام پێدا مەجلس ئیستیشاری حتا ئەو برادرێک جوانی گوت وتی 15 قیادە یەکێتی و گۆڕانی برتە ناوە خۆی تا ئێستا مەسعود یەکێکی نەکردە سەرکردایەتی وتی لە کۆنگرەی دەتان کەمە سەرکردایەتی مەسرۆر شتە شوێکی پاڤێلی نەکردیە ئاخر بەجددی هەندە شت قێزەوەنە لە دنیا حزبایەتی ئەوەش حزبەکە نیوەی کوردستانیان لەبەردەستیە لە ڕووی ئیداریەوە ئێکا کو من دەتوانم ئەوە بم ئێستا من نمونەیەک بێنم زۆر کەس بەمە دەڵێ لاوری کورە تەڕەماش بەجددیمە ینی ئەمە ڕێز لە خۆمان دەگری ڕێز لە مێژووی خۆمان دەگرین بەس لەو انتخاباتی ئەو دوای بە ئەو نمونەیە بێنینەوە بایدن و ترامپە بوون بڕوا بکە چەپەکان و کۆمونیستەکانی ئەمریکاش دەنجیاندا بایدنی لە دژی ترامپی لەبەوەی ترامپ زۆر شێد بوو زۆر کارەزاد بوو خۆ چەپانە دژی هەردوو سەرۆکن هەردووچیان پێ سەرمایەداریە هەردووچیان پێ خراپە هەموو لە ئینسان دۆستەکان و چەپەکان و خەڵکە ئازادی خوازەکەی ئەمریکا دەنجیاندا بایدنی لە ڕقی ترامپی لەبەرەوەی ترامپ کارەسات بوو ئیکاکە پاڤل لە ترامپی کارەساتترە بەجددیمە شێت و شێریش ینی شێت قەزم نەک لەو شێ ئەوەی دەرونی ئێوە پیاوی هەندێ نییە کاکە بێ چارەنووسینیوەی کوردی بکەیتە بەردەستی پیاوی هەندێ نیە تو بێ ئەوە بیدوو ڕاستە ئەوە کێشەیەکی حزبیە بەڵام کاکە وەڵای کۆدەتایەوە هەم لەگە پارتی تورکیا ئەوە بی هەم بێ لە شۆک بێ بڵێ وڵای ئەم سەرۆکم بەکەیف خۆم شت بکەم با بە هەندە شتە لێ بگەڕێ لە قوبات سەرۆکی ئیداریە جێگیری سەرۆک وەزیرانە با ئەو بیکە بەزە تو پاڤێل چییە تو سەرۆکی حزبە برێمتە هاو سەرۆکی حزبەچی ئەزە قەزم هاوڕێیان نامەوێت کاتان زیاتر بگرم یعنی نوقتەکان ئەلێرەدایە پاڤێل هیچی پێ ناکرێ کەسیش ڕێگەری نییە نە لە ڕێخستنی یەکێتی هەمووتان دەزانی جەماوەری یەکێتی بە حکم جەماوەرێکی دژە پارتیە لاهوریش بە قووەترین خاڵی ئەو ململانەی لەگە پارتی بوو خۆ لاهور چییە خاوەن سەقافەتە خاوەن استراتیجە ینی بەجددیمە خاوەن کتابە خاوەن چ مێژووەکە پەیدا بووە بۆشایی ململانێ لەگە ماڵی بارزانی هەبوو لاهور بە زیرەگاتی خۆستیەوە ململانێ دەکەت کابرایەکێکێتیە دەیەوێ وەکو یەکێتی بی نەک کلچی پارتی بی وەچی ئەوانی تکە و چۆکی پرۆپارتیەکان چوەکو منداڵەکانی تا لەوەی جەماوەری یەکێتی خۆش دەوێت ڕێخستنی یەکێتی خۆش دەوێت هێزی عەسکەری یەکێتی خۆشیان دەوێت لەگەریدایە بۆ زانیاریتان زۆربەی ئەوانەی لەگەردایە لەگەریدایانی هێزێکی زۆری لەگەردایە لاهور بۆیە لاهور ناکەی من بۆ خۆم پێمانیە ئەو حاڵەتەی دروست بوو کاتیە دەستبینەوەیم بزانم غەربیش پشتگیری لاهور زیاتر دەکەن لە هەموو ئەوانی تکە ئێرانیش لە ئایندا هەیەکی نزیک دەزانێ دەڤەری سەوز بە منداڵی تاالبانی ڕناوەستی و ململانەی تورکیا چکۆ ئێران ئەو منتقبەی خۆیدا دەدنێتن مستحیلە پێی وابیتن بە منداڵی تاالبانی دەکرێت نفوزیان بەرامبەر تورکیا ڕابژیرێ بەرامبەر عمقی ماڵی بارزانی و ئیرادەیان هەبی بۆیە ئێران ینی ئەوە ئێران قەت ڕێنادرێ بگاتە دەڤەری بادینان و تورکیاش قەت ڕێنادرێ بگاتە مەسەلەن پێنجوین و ئەو منتیقانە بۆیە ینی ئەو وەزعانە گۆڕانکاری بەسەدادێ بەڵام ئەوە کێشەی سەرەکی ئێمە نییە هاوڕێیان ئێمە کە قسە دەگەنەسەوەی ڕووداوەکی گەرم و گوڕە و ئەو باڵی تر زۆر خەتەرترن لە لاهوری باوا بڵێن وەکو گوتمان بایدن و ترامپ هەردووچیە بۆ خەڵکەکی ئازادی خوازی ئەمریکا ئەوەنە خراپن یان داعش و حەشت کاکە ئێوەڵە داعش دەچێ و حەشت دەچێ ینی حەشت قسەی لەگە دەگرێ بەس داعش قسەی لەگە ناگرێ ئێتو ناتوانانی هەندە شتێ ڕوودا و ڕوودەدا بڵێ وەڵی ئەم متەفەرز دەبم کاریگەریەکانی دەبی داعش بەهاتە سەر حکوم تەفرت و نای هەموو شتێ بەس کاکە وەڵا لەگە حەشت قسە دەگرێ بە هەموو هەمەجێتیانەوە ئیکاکە پاڤێل لەو نۆعانەیە ئەتووا لەگە حزبی و ئامۆزای خۆی کە دەبیت چ لەگە خەڵکەکی ئازادی خواز بکاتن لەو ڕوانگەیە هاوڕێیان لەو ڕوانگەیە ئێمە مانە مداخەلە دەکەین
تورکیا دژمنێکی سەرسەختە و پەکەکە وەزعی باش نییە با بەڕاشکاوی بڵێن ینی تورکیا شەڕی گواسیتەوە نزیک قەندیلی ئێستاکە و هەموو معامەرە لەسەر لە پەکەکە بدە پەکە هێزێکی نیشتیمانیە هەمومان هەر لە یەکمانە پەکە بەس پەکە هێزێکی نیشتیمانی شۆڕژێری قوربانی دەرن ئەرچی هەمومانە دیفاعیان لێ بکەن یەکێک لەوانەش ئەو معامەرەیە کرایە زەختی ئەردۆغانە لەگە ماڵی بارزانە سۆی تەسلیمیان نەبووە تورکیا لەبەر ئەوەی یارمەتی ڕۆژئاوا ئەوەیدایە بێگومان ئەتی ئۆتۆماتیک ئەوی کەت پێ باشتر دەبی ئەگەنە سەدبارەی دەکەمەوە بەم بڵێن لاهور ئەم کوڕی فاسدی ئەو سیستەمەیە ئەویش بەشێک لە تۆرتەی ئەو وڵاتەی بە کێکەکەی خواردیە بەخۆی و بەبرایەکانی بەڵام لەو زەمانەی کە ئۆپۆزیسیۆن نییە لاوازە بێگومان بۆمە زۆر خراپە ببتە یەک قوتب دوو قوتبی بۆ ئێمە باشترە هەتا لۆ پارتیش کاکە خەڵکێک لە بندەستێکێتی قیت هەردێ وەکو دکتۆر باخانی چۆ بندەستڕاتی پارتی بەس ئەگە ببنەیەک یەک ئیدارە بن زۆر خەتەرە لە بۆ خەڵکی ئازادی خواست و حکمی هەولێر بگۆزرێتەوە لە بۆ سلێمانی زۆر خەتەرە هاوڕێیان ئەمە لەو ڕوانگەمانە بەرحاڵ هاوڕێیان من هەر ئەو سەرنجانە بوو ئەو وەزع ئیتفاقی حزبی هیچ جێبەجێ ناکرێت لەبەری کەسیان 101 ئەندامیان نییە لاهور لە هەمووان زیاتر زەماوەری 65 بۆ 70 کەسی لەگەڵدایە تا ئێستاش وم بڕوا ناکەم ئەوانە لی دوورکەونەوە لەبەر ئەوەی لە ڕۆژەکان یەگەم لە دوور نەکەتنەوە کە وەزعی زۆر خراپ بوو ئێستا خۆشی گرتیتەوە ئەو باز دەکەن لەبەر ئەوەی دەبووە هەفتێک لەمەوبەر بڕوە هەر بڕوە لە سلێمانی بڕوە وایاندا نەبوو دەربەدەری کوێنەوە لە سلێمانی شەو ئەو قاعیدەیەکێتی هاوسۆزە لەگەرەوی تر من نازانم سبەی دەگۆڕێن ناگۆڕێن وە کۆبنەوەی پێ نەکرێ پاڤێل و پێشی ناکرێ و لاهوریش پێ ناکرێ کۆبنەوەی سەرکردایەتی پێ تەواو ناکرێت لە بۆەوەی پەیرە و پرۆگرامی حزبەکەی بگۆڕێ لەبەر ئەویش 101 ئەندامی لەگەردانیە یعنی 65 ئەفتایەکی دەڕێن لەگەردایە بەڵام ئەویش پێویستی بە 101 ئەندامە بەڵام بە هەر حاڵ پاڤێل وەزعی زۆر ڕاستێسە باڵا دەستە بەس کەس لەگەر ئەو تەوجهەیە حتا هێزە حزبیەکانی دەرەوەی سیاسەتیش لێچێت لە گۆڕانە لە یەکگرتووە لە کۆمەڵە نازام لە چییە کەستە ئیدی ئەو شتەی پاڤێل ناکە بە جددیمە ینی ئەو شتانەش خاڵە هاوڕێیان کەس لەگەر پاڤێل نییە جگە لەو کۆمەڵە کەسەی کە لە کەلەوی هەڵپەرست و بێ شەخسیەتترن ئەخر بە جددیمە بڕۆن لە خۆتان دەژیت لاهور بن دەژی مازانم هەر شتێکی دەم بەس کو دەبێ پیاوی پاڤێلی پاڤێل چیایی هاوار دەبنە پیاوی کاتێکی خۆش هاوڕێیان